دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتی ساڵانە ئامادەکاری بۆ ئەنجامدانی قوربانی بە کۆمەڵ لە جەژنی قوربانی پیرۆزدا دەکات. لیژنەی دەستنیشانکردنی ئاژەڵ بۆ پرۆژەی قوربانی دەستی کردووە بە کارەکانی و پشکنینی پێشوەختە بۆ ئاژەڵەکان ئەنجام دەدرێت. دەستگای خێرخوازی بەخشین لیژنەیەکی ڕاست پاردووە بۆ پرۆژەی قوربانی. دیارە لیژنەکە ئێستا هاتووین بە پێی ڕێکارە شەرعی و تەندروستیەکان ئەو ئاژەڵانەی کە گونجاو و با بڵێن ڕێگە پێدراون لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی شەرعیەوە کە بە قوربانی بشێن لێرە هەڵیانە بژێرین و ئامادەسازی خۆمانمان کردووە بۆ جژنی قوربانی پیرۆز و ئەو خێرخوازە بە ڕێزانیشی کەیانەوە قوربانیەکانیان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە بێ بۆی ئەرخیان بنەوەی کە بە هەموو ڕێکارێکی شەرعی و بە هەموو ڕێکارێکی تەندروستی و لەناو سەربەرخانە حکومیەکانە قوربانەکانی دەستگای خێرخوازی بەخشین جێبەجێ ئەکرێ بۆ پاراستنی تەندروستی و هاوڵەتیانی کە لە قوربانەکانی دەستگای خێرخوازی بەخشین سودمەند دەبن. ئەمساڵ جیاوازە ساڵانی پێشوو دەستگای بەخشین بە تایبەت پزیشکی ڤێتەنەری بۆ پشکنینی ئاژەڵەکان ڕاستپاردووە و تەنیا و ئاژەڵانە دەستنیشان دەکرێن کە هیچ نەخۆشیێکیان نییە و سەلامەتن. بێگومان ئێمە دێین لێرە ئاژەڵەکانە پشکنین لە ڕووی تەندروستیەوە بۆی ئاژەڵێک بگونجێ بۆ قوربانیکردن بۆ شیاو بێ پێش سەربڕین تەندروستیەکەی دیاریەکەین کامەیان تەندروست بە ئەوەیان هەڵەبژێرین و دوایی سەربڕینیش دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی خۆی ئەیان باتە کوشتارگە فەرمیەکان لە هەرێمی کوردستان لەوێش کە سەرە بڕێن لەلایەن پزیشکی پسپۆری ڤێتەرنەریەوە لەوێش دووبارە پشکنی نەکرێ بۆ گۆشتەکان ئەمەش تەنیا و تەنیا لەبەرەوەیە کە گۆشتێکی تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان. ساڵانە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی بە کۆمەڵ ڕادەگەێنێت. ئەم ساڵیش لە ئێستاوە دەستکراوە بە پرۆژەکە و بە شێوەیەکی تەندروست و لەژێر ڕێنمایی پزیشکی قوربانیەکان ئەنجام دەدرێن و هاوڵاتیان دەتوانن قوربانیەکانیان بە دەستگاکە بسپێرن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.